السلام واتا خاوني أمن آسايش، يعني خواي پروردگار هرچی أمن آسايش هي للاي أو أي بخشيتوا بسر بندكانيا تۆ لەناو لاشەی خۆتا بەردەوام ئەگەر بگەڕێی هەست بە ئەمن و ئاسایشی خوای پەروەردگارەکەی. بۆ نمونە ئێسقانەکانت، ئێسک خوای تەعالا خانەی ئێسکی لەناو ئێسقانەکانتا دروست کردووە. لەو ڕۆژەوە کە مناڵی بەردەوام ئەو خانە ئێسکانە هی ئێسقانەکانت لە گەشەکردنایە زیادەکە. سبحان الله، زیادکردنەکەی لە سنوورێکایە، گەشتە سنووری خۆی ئەو سنوورەی کە پێویستە ڕائەوەستێت. خوا پەنامان بدا ئەگەر بەردەوام بوایە ئەو گەشەی کە تۆ لە مناڵیەوە هەتە کە ئێسقانەکانت گەشە ئەکا گەورە ئەبێ زیادەکە، ئەگەر بەردەوام بوایە حتا ئەوەنەی عمرت 70 ساڵ 80 ساڵ چی ڕووی ئەدا، بەس بیر بکەرەوە. سبحان الله، ئەگاتە حەدێک لەوێ ئەوەستێ، ئەگاتە سنوورێک ئەوەستێ. یان ئەگەر بوایە و هەندێک لە ئەندامەکانی لاشت ئێسقانەکەی زیادی بکردایە و هەندێکیش بوەستایە، چی ڕووی ئەدا؟ ئەو کاتە لەوانەیە قاچی مرۆڤێک ئەم گەڕەکە جێ نەکردایەتەوە، لەوانەیە سەریشی هەر وەک خۆی وا بوایە. خوا پەناماندا ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە و خەڵکیش هەر زۆربەی جار ئاگای لێی نییە. گەشەی ئێسقانەکانت خانەکانی گەشە ئەکات هەتا سنوورێک لە سنووری خۆیان ئەتر ئەوەستێ. زانایان وتویانە ئەو خانانە جاری وایە دوای ئەوەی کە ئینسان جەستەی ئەگاتە حەدێک و ئەوەستێ، جاری وایە 40 دانە ساڵ ئەخەوێ، ئەو خانانە ئتر ئەخەوێ، حتا ئەو کاتەی کە ئێسقانێکی ئینسان بشکێ، کە هەر کاتێ شکیا ئیتر ئەو خانانە جارێکی تر دێن ئەلەو شوێنە دەسەکەن بە گەشەکردن تاوەکو شکانەکە چاکەکەنەوە. ئەگینا ئەگەر وانە بواە هەر ئێسقانێکت بشکایەتر چاکبوونەوەی نەبوو. طبعا ئەمە یەکێکە لەو نیعمەتانەی کە زۆر جار ئێمە هەستی پێ ناکەین و لە ناوی سەلامە بەرجەستە ئەبێ. تۆ خاوەنی دوو پێی بچووکی و پێشی ڕێەکەی، دوو پێی بچووک پێشی ڕێەکەی، چی تۆی پاراستووە تەوازن؟ هاوسەنگی تۆ بۆ ئەوەی نەکەوی چیەت پارێزێ؟ خوای تەعالا سێ قەنەواتی لەناو گوێچکە داخلیەکەت، یعنی ئەو گوێچکەی ناوەوەت، خوای تەعالا سێ قەنەواتی تیا دروست کردووە، ئاوی تیا داناوە، پاشان مووی باریکی تیا داناوە، هاوسەنگی تۆ ئەپارێزێ. هەر کاتێک وەلایەکە لارۆ ببیتەوە زیاد، ئیتر ئەو ئاوای بێدێ یەکسەر ئەو تەڵەمەوە بچکانە ئیشارەت ئەنێرێ بۆ دەماغ کەوا هاوسەنگیت بپارێزێ بۆ ئەوی نەکەوی. ئەبینی زەلامی ڕائەکا لەسەر ئەو دوو پێ بچووکانە، وەرزش ئەکا، جۆرەها فەن و هونەر ئەنوێنێ و دوو پێی بچووکی هەیە. ئەو قەنەواتانەی ناو گوێچکی ناوەوە ئەگەر نەبوایە ئەو کاتە بۆ ئەوەی ئینسان بتوانێت لەسێر پێی خۆی بوەستێ، ئەبوایە هەر پێیەکمان 70 سانتیم دائیری بوایە بۆ ئەوەی بتوانین بۆسین لەسەری، ئەگینە ئەکەوتی. ئەمەش لە نیعمەتەکانی خوای پەروەردگارە. من هەندێک ئەخەمە بیرتان خۆ ئەگینا نیعمەتەکانی خوا کە بەرجەستە ئەبێت لە ناوی ئەسسەلامی خوای پەروەردگارە زۆر زۆر لەوە زۆرترە کە ئێمە باسی کەین. و زۆر ئەو نیعمەتانە وئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها، قەت ناتوانن بژمێرن، بەس ئەی خەمە بیرتان. خوای تەعالا لەناو دگانەکانی ئینسانە هەندێک ئەعسابی دانا هەستی عەجیبی هەیە، هەر کاتێ خەلە لێ بکەوێتە دانێک لە دانەکان تۆ یەکسەر ئیشارات ئەدات و ئێش و ئازار دروست ئەکا بۆ ئەوەی زوو فریای بکەوی، نەوەک هەموو دگانەکانت لەناو ببرە. بۆیە هەندێک کەس هەیە کاتێک ئەو ئازارەی بۆ دروستە بێت لە دگانیە، ئەڕوا هەر موسەکەنات بەکاردێنێ، هەر ئەڕوا شتەکاتە سەریا بۆی ئێشەکە نەمێنێ. دوایەوە کاتێ چێتە لای دکتۆر دوای ماوەیەک ئەڵێ ماڵت ئاوا بێت و هەرچی دگانت تێگشتی بە دەوروبەری ئەو دگانە هەمووی فەوتیەوە، ئەبێ هەر هەمووی هەڵکێشم. بەس ئەگەر لەگەڵ ئینزاری یەکەمە بچوایە بۆ لای دکتۆر، ئەو کاتە بەس ئەو دگانت خەسارە کرد.
ئەم ئیشارانە هەمووی لەکوێوەیە؟ هەمووی بەرجەستەیە لە ناوی خوای پەروەردگار ئەسسەلام. خوای تەعالا جیهازێکی لە لاشەی ئینسانە دروست کردووە کە پێی ئەوترێ جیهازی مەناعە. طبعا باسی هەموو دنیا ئێستا ئەو جیهازەیە، جیهازێکی زۆر عەجیبە، بەرگری ئەکا لەوەی ئینسان جەستەی تووشی نەخۆشی ببێ. هەرچی میکرۆب و جەراسیم هەیە ئەو بەرگری لێکا، نایە لێ بێت، ئەگینا لە ڕۆژێکات و چەند جار نەخۆشەکەوی. ئەساسی ئەم جیهازە لەسەر کورەیاتی دەمر خڕۆکە سپیەکان دامەزراوە. طبعا خڕۆکە سپیەکانی سێ جۆرن، جۆرێکیان بەس نەخۆشیەکان دیاریەکەن لە هەر شوێنێک لە جەستەی ئینسانەوە نەخۆشی بێ وەک حرەسوانە یەکسەر ئینزار ئەدەن، هاوارەکەن ئەڵێن ئەلێبێ نەخۆشیەکە هاتە ژوورە، میکرۆبەکە لێەوە هاتە ژوورۆ، ئاگات لێبێ. پاشان بڕێکی تر هەیە لەو خڕۆکە سپیانە سلاحی دژ دروستەکەن، یەکسەر چەکی دژ دروستەکەن بۆ دژایەتی ئەو میکرۆبە. میکرۆبەکە دێتە ژوورۆ چی جۆرێکە؟ یەکسەر ئینزار ئەدەن کە ئینزاریاندا لەیلاوە جۆرێکی تر چەک دروستەکرێ بۆ دژایەتی ئەو میکرۆبە. سبحان الله. ئەمجا کۆمەڵێکیانیش یەکسەر ئەڕۆن دەست ئەکەن بە دژایەتی کردن و خۆیان ئەدەنە کوش و خۆیان شەهید دەکەن حتا وەکو میکرۆبەکە دەرەکەن لە لاشەی تۆ. ئەم سوپا گەورەیە کە شەو و ڕۆژ دیفاع لە جەستەی تۆ ئەکا، بەرجەستەیە لە ناوی خوای پەروەردگار ئەسسەلام. حتا تەنانەت نەخۆشیەکی زۆر پیس هەیە ئەمڕۆ دنیا بەدەستیەوە گیری کردووە کە نەخۆشی ئایدزە. هۆکارەکەی ئەوەیە کە ئەو نەخۆشیە پیسە کە لە داوێن پیسیوە لە زیناوە دروستە بێ. ئەم نەخۆشیە پیسە کە زۆرێک سەرزەوی داگیر کردووە، تەنانەت یعنی وا باسەکرێ نزیکەی 70-80 ملیۆن خەڵک لەسەر زەویە ئەمڕۆ ئەناڵێنێ بەدەست ئەم نەخۆشیە پیسەوە کە چارەسەریشی تا ئێستا بە تەواوەتی نییە. چی نایەڵێ ئەو جیهازە مەناعەیە لە ناو ئەبا، هەر کاتێ جیهازی بەرگری لە لاشەتە نەما بە هەڵامەتێک ئەو ئینسانە تیاچێ، بە هەڵامەتێک ئەو ئینسانە تیاچێ، چونکە جیهازی بەرگری نەما کە ئەو جێش و سوپایە لە ناو ئەچێ. ماسۆلکەکانی لاشەی ئینسان هەرچی ماسوولکە هەیە لە جسمتا لە لاشەتە هەمووی بە ئەمری دەماغ کارەبای بۆ دێ و ئیشارات لێوە دێ. مرکزی یان سنتەری کارەبای هەموو ماسوولکەکانی جسمی ئینسان لاشەی ئینسان لە دەماغەوەیە، لە دەماغەوەیە. بۆیە حەسەیرەکەی جەڵتە زۆربەی جار لە دەماغەوە دەستی پێک، بەڵام تەنها ماسوولکەکانی دڵت سبحان الله لە دەماغەوە نییە. بۆ ئەوەی ئەگەر عەتەڵێک پەککەوتنیە کەوتە ئەمرەوە دڵت هەر بمێنێت تاوەکو فریایی بکەوی، تاوەکو فریایی بکەوی. مرکزی کارەبایی سنتەری کارەبایی دڵ لە ناو خۆیایەتی سبحان الله. وەسێ احتیاطیشی هەیە، یعنی ئەگەر یەکەم مرکز تیا بچێ دووەمەکەوێتە ئیش، یەکسەر دووەمیش تیا بچێ سێمەکەوێتە ئیش. وەکو ئەو دەوڵەتە مهمانە وەکو رووسیا و ئەمریکا ئەوانە احتیاطاتی کارەبایان کردووە، هەر کاتێ حاڵەتی شەڕیان داناوە، هەر کاتێ بدرێ لە تاقەی کارەبایی مرکزی تاقەی کارەبایی یەکسەر مرکزێکی تاقەی کارەبایی سڕی احتیاطیان داناوە. وەکو لای خۆمان نییە کارەبا بڕا لە دەرمەنیخانتر سقوتەکەن، ئەوە نییە. وڵاتانەی کە پێشکەوتون ئاوایان کردووە، احتیاطیان کردووە. سبحان الله ناو دڵی تۆش ئاوایە. بۆیە بە ئاسانی دڵی ئینسان لە جوولە ناکەوێ مەگەر ئیتر بگاتە حەدێک ئیتر کۆتایی بێ. ئەمە هەمووی بەرجەستەیە لە ناوی خوای پەروەردگار ئەسسەلام. طبعا با بزانن لەبەر ئەوەی مرکزی کارەبایی جسمی ئینسان هەمووی لە مێشکایە، خوای تەعالا ئەم مێشکەی بە جۆرەها قەباغ پاراستووە، حتا ئێسقانەکانی مێشکیش عەجیبە. ئیسا زەربەیەکی لێ ئەدەی ئێسقانەکانی چێتە ناویەکە، یعنی تەحملی زەربەکەت ئەکا ئەو لێدانە، حتا چەند قاتێک ئەغشیەی بەسەرەوە دانراوە کە لێی ئەدرێ لە قووەتی لێدانەکە کەمەکاتەوە. سبحان الله. ئەمە بەس طبعا لە دەماغە هەیە، چونکە مرکزی جوولەی ئینسان لە ناو دەماغەیە. بۆیە بە شێوازێکی زۆر عەجیب خوای تەعالا پاراستوێتی دەماغی ئینسان.
چاوی ئینسان تەماشاکە جیهازە موهیمەکان باسی دەماغمان کە چکە جیهازە موهیمەکان لە ناوی خوای تەعالا ئاوای پارێزێ ئێسقانەکەی زۆر جیاوازە بڕێک پێستی تایبەتی بۆ داناوە خوای تەعالا بەرگە بگرێ بۆ ئەوەی بیپارێزێ چونکە خەتەرە هەروەها چاو ئێستا تەماشاکەی زۆر کەس بەردێک لێدا وەڵڵاهی تۆزێ خواری بگردایە بەرچاوەکەوت بەرچاو ناکەوێت چاو خوای تەعالا لە شوێنێکە داینا دوو ئێسقانی زۆر مهمیشی بۆ داناوە بۆ پاراستنی چونکە چاو زۆر حساسە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوعاکانی ئێواران و بەیانیانە داواکە کە خوای تەعالا چاوی بپارێزێت چونکە چاو زۆر حساسە بۆیە خسوێتە شوێنێکی زۆر مهم و گرنگ هەروەها ئەندامێکی تر لە ناو لاشەی ئینسانە هەیە پێوترێت نخاع شەوکی یعنی ئەگەر ببچڕێ ئەوە ئیتر ڕێک شەلەل توشتە بێ کاک هاشمی برای عەزیز فیتەری گێژ ئەو نخاع شەوکیەی نەش بڕا بە کاملی لەت بووە لە شەڕی ئێران و عێراق ساڵ 81 تا ئێستا لەسەر جێگا بەسەری ئیشەکە زۆربەتان بینیوتانە ئەوە پێوترێت نخاع شەوکی ها لەکوێیە خوای تەعالا خستوێتە ناو بڕبڕەی پشتەوە لە شوێنێکا دایناوە دەگمەن پشتی بەرەکەوێ بۆ پاراستنی چونکە حیاتی ئینسانەوە پێ ئەوترێت شادەماری حیاتی ئینسان ئەگەر ببچڕێ هەموو ژیان کۆتایی پێدێ ئینسان وەکو مردووی پێدێ بۆیە خوای تەعالا لەو شوێنە بۆ تۆ پاراستوێتی دڵ تەماشاکە دڵت لەکوێیە قەفەسێکی بۆ دروست کردووە خوای تەعالا قەفەسێکی بێوێنە بۆ پاراستنی و پاشان ئەو هەموو احتیاطاتانش وا باسم کرد لە مەرکەزی کارەبایی احتیاطی یەکەم احتیاطی دووەم بۆ ئەوەی بپارێزرێ ئەمانە هەمووی کێ کردوێتی ئەمانە هەمووی خوای پەروەردگار و هەمووی بەرجەستەیە لە ناوی ئەسسەلامە کە خوای تەعالا هێمنی بەجەستەی ئینسان داوە هەموو ئەندامێکی وەڵڵا براینە هەموو ئەندامێک لە ئەندامەکانی ئینسان ئەگەر بڕۆی ورد ببیتەوە بە هەمان شێوەیە نەک تەنها ئینسان بەڵکو دەوروبەریشت تەماشاکە دار طبعا دار خۆراکی یەکەمی دار جگە لە خۆر ئاوە تۆ ئێستا ئەگەر ئاوی دارەکەت نەدەی ماوەی یەک هەفتە دوو هەفتە لە کاتێکا کە پێویستی پێبێ یەکسەر دارەکە نامرێ بەڵکو گڵاکانی سیس ئەبێتەوە ئینزارت پێدا ئاگادار بە منەوە خەریکە ئەمرم خنکام نەتینە ئەگەر ئەوە گڵاکانی تیا بچێ هەر ئاوی نەدەی ئەمجا لقی گڵاکان سیس ئەبێتەوە ئەمجا لقە ڕئیسیەکان ئەمجا بنەتۆی دارەکە بنەچەکەی آخر شت ئیتر کە دارەکە ئەمرێ ڕەگەکەیەتی ئەیە ماگەر عەکس بوایە هەر دوو ڕۆژارێ و ئاوت نەدایە و دار یەکسەر ڕەگەکەی بمردایە و ئەوە دارەوەش بوایەتەوە کە دار نەما لەسەر زەویە جاری وا هەیە دار ساڵێک ئاو نادرێ سەیرەکەی لە ئەخیرا کە ئاوێ دەی زیندووە بێتەوە سبحان الله تەسەورەکەن لەم ئەخیرا دەنکە گەریمێکیان دۆزیەوە لەناو ئەهراماتەکانی مسرە هی 6,000 ساڵ بەلەیسە بوو ناشتیان سەوز بوو سبحان الله دەنکە گەریمێ هی 6,000 ساڵ بەلەیسە ناشتیان سەوز بوو مش ڕەحمەتی خوایە ئەگەر بۆایە تو دەنکە گەرمەکە هەر لەگەڵ بتکردایە تۆ یەکسەر یەک دوو ڕۆژ دوای ئەوە بمردایە و ڕۆحی تیان نەما حیاتی تیان نەمایە کەوا بووتر ژیان تێک ئەچوو ئەمە هەمووی سەلامەتیە بۆ ئینسان جا فرعون بە موسای وت قال فمن ربكما يا موسى وتی موسا و هارون پەروەردگاری ئێوە کێ ئێوە ئەڵێن تۆ خوانیت فرعون جا موسا و هارون چوونە لای فرعون وتیان تۆ خوانیت بۆ خۆت کردەتە خوا لەسەر خەڵک جا ئەویش وتی فمن ربكما يا موسى موساش فەرمووی قال ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى خوای تەعالا هەموو شتێکە دروستی کردووە خۆی خەڵقی پێبەخشیوە پاشان خۆی ڕێنمایی ئەکا خۆیشی ڕێنمایی ئەکا تەماشاکەی حەیوانەکە بەچکە حەیوانێک بەرە بێتۆ لە زکی دایکی یعنی کە لە دایک ئەبێ یەکسەر پەلاماری گوانی دایکەکە ئەدا و دەسەکا بە مەژینی بە جوانترین شێوە ئەڵەی تەدریب کراوە مریشک کاتێکە قەباغی هێلکەکە ئەشکێنێ لە پشت و ئەیشکێنێ نادا لە دەمچاوی بۆ ئەوەی نەدا لە چاوی بەچکەکەی ئەدا لە پشتی بەبێ ئەوەی بزانێ خۆمە کێ فێری کردووە
یەکێکی تر لە معناکانی ئەسسەلام خۆشەویستەکانم، خوای تەعالا ئیطمئنان و دڵنەوایی بە ئیمانداران ئەبەخشێ بەو کەسانەی کە زکرێکەن. ئەوانەی خوا نەناسن سبحان الله دائیمەن هەست دەکەن بە غەریبی، هەست دەکەن بە وەحشەتێکی زۆر عەجیب، زۆر دڵتەنگن، زۆر غەمبارن، زۆر ئەترسن لە هەر دەقەیەکا بمرن، چونکە ئەوان هیچیان نییە، زۆر لە دڵە ڕاوکیان. بەڵام کەسی ئیماندار سبحان الله هەست بە ئاشنایەکی عەجیبەکە، هەست بە دڵنەوایەکی عەجیبەکە، ئەڵێ ئەگەر بیشمرم ئەڕۆم بۆ لای خوایە کە لە دایکم بەڕەحمترە بەرامبەرم. بۆیە زۆر جیاواز بیرەکاتەوە. دڵە ڕاوکیە لە لای ئیماندار ئەگەر ئیمانێکی تەواوی هەبێ، ئەگەر زکری خوا زۆر بکە، ئاخر زکری خوا ئەوە نییە ئیسان دێ کەس دێتە لای من قەلەقە ئەترسێ، ئەڵێ مامۆستا وەڵڵاهی من بەردەوام زکری شەکەم، بەردەوام زکرەکە و هیچ لێی تێناگە، هەر وەک چۆن بڵێ بەس لە ترسا لە قەلەقیە زکرەکە دەمی ئەجوولێ، بەس هیچ لە معناکانی تێناگە. ئەگەر لە معنای ئەو زکرت تێ بگەی، ئەگەر هەستکەی مەڕبوط و بەسراوی بە پەروەردگارەوە، ئەو کاتە هەست بە ئیسراحەتێکی عەجیبەکەی، هەست بە ئیسراحەتێکی عەجیبەکەی، هەست بە دڵنەوایەکی عەجیبەکەی. ئەلا بذیکری الله تطمئن القلوب. ئینسانی مسلمان بۆ دڵە ڕاوکێنیە، لەبەرەوەی ئینسانی مسلمان هەستەکە کە دایمەن خوای لەگەڵایە، خوا خاوەنی هەموو شتەکانە، هەستەکە ڕزقی مەزمونە. ئاخر براینە ڕزق زۆر مشکیلەیە، خەڵکەیە زۆر ئەترسێ لە ڕزق، بەس تو هەستەکەی ڕزقەکەت زەمانەت کراوە، خوای تەعالا دیاری کردووە، هەستەکەی ئەجەلت دیاری کراوە، هەستەکەی پارێزتن دیاری کراوە، هەستەکەی خوای یارمەتی دەرتە لە کاتی تەنگانە و ناڕەحەتەکانە، هەستەکەی خوای گەورە فریاتەکەوێ. بۆیە بەڕاستی ئینسانی مسلمان لە قەلەق و دڵە ڕاوکێ و دوودڵی ئەپارێزرێ. داواکارم خوای تەعالا بخاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدا، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە لە دوودڵی و لە دڵە ڕاوکێ بمان پارێزی، ئیمانێکی پتەومان پێ ببەخشی، ناوی جوانی ئەسسەلام لە ناو دڵمانە بچێنی، ماناکانی لە ناو دڵمانە بچێنی یا ڕەب العالەمین. ئامین ئامین. خۆشەویستەکانم، لە معناکانی ناوی ئەسسەلامی خوای پەروەردگار هەر کەسێ دڵی بەخوا ببەسێ، خوای تەعالا دڵی پاکەکاتەوە لە ڕەزیلی. ئەو کاتە پارە هەموو شتێک نییە لە لای، واللهی پارە پیسترین شتە ئەگەر ئینسان بیخاتە ناو دڵیەوە، بەڵام زۆر زۆر شتێکی چاکە و بەکاری ئینسان دێ ئەگەر ئینسان لە ناو دەستیا بێ. توخوا پارەیەک ئەگەر من کێشەکانم بۆ حەل نەکا، توخوا پارەیەک ئەگەر ببێتە مایی ئەوەی کەوا من ژیانم تێکچێ بەکە لە کچی دێ. خۆی پارە بۆ ئەوەیە من بەختەوەر بم، ئاخر دەی من پارە ببێتە سەبەبێک کەوا من بەدبەختم کە، ئاخر دەیتر چی سوودێکی هەیە؟ هەر کەسێ دڵ ببەسێتە خوای تەعالا، خوای تەعالا دڵی پاکەکاتەوە لە حقد، لە بغض، لە حەسوودی. ئاخر براینە حەسەن ئەوە نییە کابرا حاجیە، یا کابرا مەلایە، یا کابرا مەسەلەن بۆ منە زاهیر ئیسلامەتی پێوە دیارە بە شکڵی، لەوانەیە وابێوە شکڵ، بەڵام نەبەسرێتە خواوە. بەخوا پێنج فەرزەی نوێژەکانیش حەساو نییە کابرا لەیرشە نوێژ بکە، لە ڕیزی یەکەمیش نوێژ بکە، واللهی دڵ نەبەسیتە خواوە. هەر وەک ئەوە وایە چۆن ئەڕۆی بۆ قاعە بۆ وەرزش، هەر وەک ئەوە وایە نوێژ بۆ ئەوەیە تۆ ببەسرێتە خواوە. ئەی کاکە کە تۆ سەیرەکەی نوێژەکەی شتێکە و عەمەلەکانی شتێکە، ئەی واللهی ئەمە من وا هەستەکەم ئەو کەسانە نەبەسراونەتە خواوە، ڕەبتیان نییە لەگەڵ خوایە. ئەگینا هەر کەسێ ببەسرێتە ئەسسەلامەوە، چۆن دڵی سەلامەت نابێ، چۆن دڵی سەلامەت نابێ. ئەو سەحابە کە زۆر جار من بۆتانم باس کردووە کە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم، فەرمووی ئێستا دێتە ناو پیاوێ دێتە ناو مزگەوتەوە ئەهلی بەهەشتە. سەیریان کرد پیاوێ جووتێ نەعلیا بەدەستەوە دەستنوێژی گرتووە و هاتە ناو مزگەوتەوە. عجایب، ئەمە نە ئەبوو بەکرە، نە عومەرە، نە عوسمانە. دوای بەیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر وای فەرموو، تەماشایان کرد نەفس زەلاماتە ژوورەوە. سێم ڕۆژ هەر وایان فەرموو، وای فەرموو، سەیریان کرد هەر نەفس زەلام هاتە مزگەوتەوە. سەحابەیەک ئەکەوێتە شوێنی بزە ئەم پیاوە چییە کات تا منیش وەک ئەو بکەم، لە ماڵیانە ئەمێنێتەوە 3 ڕۆژ 3 شەو لەگەڵ یا ئەخەوێت، لەگەڵ یا هەڵەسێ. تەماشاکان پیاوار وەک مسلمانانی ترە لە عەمەلە، دێ نوێژەکانێکا و ئەچێت و ئەخەوێت و هەڵەسێ شەو جارجار شەو نوێژیەکا و تا پیاوێکی زۆر ئاسایی دیارە بە پێی شکڵی. دوای ئەو پرسیاری لێکاڵێ واللهی من بۆیە هاتم بۆ ماڵتان، ئەمە مەوزوعەکە بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم 3 جار فەرمووی ئیسا ئەهلی بەهەشتێ، کەسێک دێتە ناو ئەهلی بەهەشتە. ئەی تۆ چیت کردووە لە ئێمە زیاتر؟ هەستەکەم هەر وەک ئێمە وای. وتی واللهی هەر ئەمەیە کە ئەیبینی. بەس کاتێک کە سەحابەکە ڕۆیشت بانگی کردو فەرمووی واللهی یەک شتێک هەیە
لەوانەیە ئەوە بێ وتی چییە؟ وتی والله کاتێک ئەخەوم دڵم پاکەکەمەوە لە بەرامبەر هەرچی مسلمانان هەیە گردنی هەر هەمویان ئازاکە بە حەقد و بوغز و قین و ناخەوم پڕ ناو دڵم لە قین و بوغز بێ فەرمووی ئەوەیە ئەو بە دڵپاکی بردیەوەی براینە هەر ئەوەیە کە خوای تەعالا ئەفەرمێ لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم قلبي سليم ئەوەیە کە دڵت سەلامەت بێ خۆی خۆشەویستەکانم هەرچی ژیان ئێمەیە بەسراوەتە دڵەوە دڵت سەلامەت بێ ئەیبەیتەوە بۆیە ئەبێ زۆر هەوڵ بدەین ئەو دڵە پاککەینەوە و پاکردنەوەشی طبعا بەوە ئەبێ کە ئێمە دائما هەست بەوە بکەین کە خوای گەورە لەگەڵمانەیە هەست بەوە بکەین کە خوای تەعالا چاودێرمانە هەست بەوە بکەین کە خوا خاوەنی هەموو شتەکانە